لا ژێر چاودێری وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و با مەبەستی بەرزڕاگرتنی ڕۆژی جیهانی زمانی دایک زانكۆیە فاکەڵتی پەروەردە بەشی کوردی وۆرشۆپێکی نێودەوڵەتیان ڕێخست لا ژێر ناونیشانی زمانی کوردی ناسنامەیە. بە چاودێری وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی وەرکشۆپێکمان لە ژێر ناونیشانی زمانی کوردی ناسنامەمانە پێکهێناوە. ئەو وەرکشۆپە مەهامێکی زۆر بەرزی هەیە لەبەر ئەوەی ئێمە توانیمانە بیکەینە وەرکشۆپێکی نێودەوڵەتی کە ساڵانە وەرکشۆپێکی ئاسایی بوو و هەنگاویش دەنێن لە ساڵانی داهاتوو بیکەینە کۆنفرانسێکی گەورە. ئەکادیمیای کوردی فەرهەنگێک بە هەموو زاراوەکانی زمانی کوردی فەرهەنگێک دروست بکات کە هەموو تێرمەکانی زمانی کوردی تێدا بێت و هەموو ناوچەکانی با بڵێن ناوچەکانی کوردستان لی تێبگەن یا بە هەموو زاراوەکان ئەو شانەی کە تێیدایە فەرهەنگێکی گشتگیر بێت. جگا لە هەرێمی کوردستان چەندین شارەزا و پسپۆڕی زمانەوانی لە زانکۆکانی دەرەوەی کوردستان بەشداریان کردبوو. لەم وەرکشۆپەدا 2 پانێڵ پێشکەشکران و چەندین توێژینەوە بۆ زمانێکی یەکگرت و خرانە ڕوو. زمانێکی ستاندارد وەرێدانین ژبەر گۆ ئیرۆ ئەم دبینن ڕەوشا زمانێما پر بکێشەیە گەلک زاراوە هەنا هەریەکی زاراوەیەک ئەساس وەرێگرتن پر شەشە. بابەتەکەی من لەسەر کاریگەری زمان لە ڕاگەیاندنی کوردی بوو چکە ئێستا ڕاگەیاندنی کوردی زمانی بەڕاستی بەرەو وێرانی بردووە. لەسەر ئەوە بووە کە چۆن زمانی کوردی کاڵ بۆتەوە ئەو وشە بێگانانە هاتۆتە ناوی یان لە کاتی دۆبلاشکردنی دراماکان کۆمەڵی وشەی ئەکادمی و بازاری بەکاردەهێنن. هۆکاری ئەمەش بۆەوە دەگەڕێتەوە کە نەبوونی زمانەوانێک. ساڵانەش زانكۆیە چەندین سیمینار و وەرکشۆپ ڕێک دەخات بە ئامانجی دۆزینەوەی زمانێکی هاوبەش بۆ گەلی کورد. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیە.